ئیمامی خالیدی کوڕی وەلید ڕەزای خوای لێ بێ شمشێری خوا لە سەرمەرگا بوو پێشەوەی بمرێت ئەگریا قورئانەکەی بەرزە کردەوە دەیفەرموو شەغەلەنا عنکە ئەلجیهاد ئەی قورئانی پیرۆز بەهۆی جیهاد و لە پێناو خوادا بەهۆی جەنگ لە پێناو خوادا ئێمە مەشغوڵ بووین لەوەی کە بەپێی پێویست تۆ بخوێنینەوە بەڵام ئێمە دەڵێن شەغەلەنا عنکە ئەلجیهاز ئێمە دەڵێن ئەی قورئان ئەم مۆبایلە ئەم بەڵایە ئێمەی مەشغوڵ کردووە سوێن بەخوا یەکێک لە هۆکارەکانی خراپبوونی ئێمە و خەمساردی و تەمبەڵی ئێمە ئەمەیە هەرێ مام حاجی بینی مۆبایلێکی عادیان بێ شەو نوێژەکەن زیکرەکەن قورئانە خوێن شتەکەن بەڵام ئەو گەنجەکان ئەو حاڵەکەیانە ئەمە قورئانی لەبیر ئێمە بردوتەوە قورئانی لەبیر ئێمە بردوتەوە عیبادەتی لەبیر ئێمە بردوتەوە ئێمە جیهاد لە پێناو خوادا مەشغوڵمانی نەکردووە شەو نوێژ و عیبادەت و قورئان مەشغوڵمانی نەکردووە ئەم بەڵایە مەشغوڵمانی کردووە ئیلا کەسانێک لەبێ بۆ چاکە بەکاری بێن ئەوش زۆر بەکەمی ئیلا خەڵکی بۆ خراپە بەکاری دێنێ